ئێمە لە ڕابردووە و تومانە نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کەرکووکە بین و نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کەرکووکش پێم وایە لە ماوەقفا دەرەکەوێت لە کاتەکانی کە پێویست لەگە خەڵکا بین ئێمە ئەومان کرد لە کاتێکا کە بەجیان هێشتین ئێمە ماینەوە لە کاتێکە کەرکووکیەکان پێویستیان بەبوونی ئێمە بوو لە نێویان ماینەوە و لە کێشەکانی ئێمە و لەگەڵ بەغدا هەمیشە ئێمە بەردەوام بووینەوە دەتوانم بڵێم هەرگیز بۆ ساتێکی سازش نەکراوە لەسەر پرسەنەتەوەی و نیشتیمانیەکانمان سەبارەت لە کەرکووک و لە خانەقین و لە ناوچە کێشە لەسەرەکان بەگشتی بۆیە کە ئێماڵی نوێنەری ڕاستەقینەی خەڵکە بین بە کردەوە دەبێەوە بسەلمێنین و ئێستا کاندیدەکانشمان تاکید لەسەرەوە دەکەنەوە کە نوێنەری ڕاستەقینەی کەرکووکیەکان بن و تاکید لەسەر ئەوە شەکەمەوە خاڵێکی کە زۆر گرنگە مەسلەی کوردستانی بوونی ئەم ناوچانە یعنی زۆر جار من ئەبیستم بە هوتاف و بە شیعار باس لە کوردستانی بوونی ئەم منتیقەیە کرێت ئێمە لاریمان لەوە نییە و بەڵگەکانمان زۆرن لەسەر کوردستانی بوونی کەرکووک بەڵام پێم وایە کوردستانی ئەم خاکە یان کوردستانی ئەم ناوچەیە بە خەڵکەکەوێتی و خەڵکەکەشیەوە یەک ڕێگایەکمان هەیە لە ڕۆژی دەنگدان بیسەلمێنین کە ئێمە زۆرینەی ئەم منطقین زۆرینەی کەرکووکین زۆرینەی خانەقین زۆرینەی شنگال و سەهلی نینەوەین و ناوچەکانی تر زۆرینەی دووز خوورماتوین ئەمە بە دەنگدانە بێ بیسەلمێنین ومەبی متحیدە جۆبیست و سێری ئەو نەتیجێ دەکات اتحادی ئەوروپی سێری ئەو نەتیجێ دەکات وڵاتانی ئەقلیمی دۆولی بەگشتی سێری ئەو نەتیجێ دەکەن بۆیە دەبێت هاوڵاتیانی ئێمە کە ئێمە تکایان لێکن هەمیشە لەم خاڵە زۆر بە گرنگی وەری بگرن کە نەتیجەی دەنگدان واتە چێ لەم شارێ زۆرینەیە